دوێنێ بەڕێز سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی ڕایگەیان کە لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق قسەیان کردووە لەبارەی ناردنی بەشە بودجێی هەرێمی کوردستان. ئێمە وەکو فراکسیۆنی پارتی پێشوازی لەم هەوڵەکەین و دوای ئەوەی کە لای هەمووان ڕوونە ماندووبوونێکی زۆر چەندین کۆبوونەوە چەندین دانیشتن لەسەر ناردنی بەشە بودجێی هەرێمی کوردستان، بەڕێز سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی لەم بابەتەدا ینی لە دوای سوێند خواردنی وەکو سەرۆک وەزیران مهتەم بۆ بۆی کە ئەم پرسە چارەسەر بکرێ، چونکە هەر لە دوای سوێند خواردنی بە 2 ڕۆژ سەردانی بەغدای کردووە. ئێمە ئەم ڕێکەوتنە ئەگەر بێت و بەغدا بەشە بودجێی هەرێمی کوردستان ببینێت وەکو دەواازەیەک سەیرەکەین بۆ کردنەوەی هەموو کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی، چونکە ڕوونە کە بابەتی ئەوەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کێشەی لەسەر بووە تەنها مەسەلە بودجە نەبووە، چەندین بابەتی دیکە هەن کە پێویستیان بە دانوستان و بەڕێکەوتن و چارەسەرە. ئەکرێ ئەمە وەکو کلیلێک وەکو دەرگایەک سیر بکەین بۆی کە جارێکی دیکە و متمانەیە دروست بێتەوە کە ڕێکەوتنەکان ئەنجامی باشیان هەبێت و هەنگاوی باش بنێن بەرەو پێشەوە. هەر بۆیە بابەتی دارایی لە ماوەی ڕابردوو بارقورسی و بارگرانێکی زۆری دروست کردبوو لەسەر هەرێمی کوردستان و وای کردبوو کە خەڵکی کوردستان تووشی ناڕەحەتی بن کە بەهۆی ینی بڕیارێکی نایاسایی بووە لە ڕابردوودا. بەڵام دوایەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان هەموو ئەو ئەرکانەی لەسەر شانێتی بەرامبەر بە حکوومەتی عێراقی جێبەجێیان ئەکات، کۆبوونەوەکان و شاندی حکوومەت دەستیان بەکارەکانیان کرد لەوەی کە بگەنە ئەنجامێک. ئێستش بەڕێز سەرۆک وەزیران ڕایگەیان گەیشتونەتە ئەنجام لەگەڵ حکوومەتی عێراقی و لە نزیکترین کاتدا ئەوان بەشە بودجێی هەرێمی کوردستان دەنێرن. ینی هیواخوازین و دەمانەوێت کە ئەو بودجەیە کە دێت بۆ هەرێمی کوردستان ئەو لەوێت موچەی خەڵکی کوردستان بێت، پرسی موچە بێت و ینی ئەم بابەتە ئێستا بۆ ئێمە لە پێش هەموو بابەتێکی دیکەوەیە کە موچە بە تەواوەتی ئەو خۆگونجاندنەی کە لە ڕابردوو هەبووە بەهۆیەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بووە لە ماوەی 1 ساڵی ڕابردوو حکوومەتی عێراقی هیچ پارێکی بۆ هەرێمی کوردستانە ناردۆ بۆی ئەو دۆخە دروست بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ داهاتەکەی خۆی بگونجێنێت. بۆیە گەشتبی نەبین بەوەی کە کۆتایی بەمە بێت لەگەڵ ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان و ئەوەی کە ئەو هەوڵ و ماندووبوونانەی کە هەبوون لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەلایەن تیمی حکوومەت پێمان خۆشەکە گەیشتونەتە ئەنجام وە هەر هەوڵێکی دیکەی پێکەوەی بۆی کە ئەنجامەکەی بە قازانجی خەڵکی کوردستان بێت ئێمە پێشوازی لێ دەکەین.